دیارنەمانی ڕۆژگار یاسین محەممەد ناسراو بە هاوڕێ شەوی یەکشەممە بوو لە بەرواری 23 لەسەر 24 ئەیلولی 2010 لە شاری کەرکووک. هەر کاتێک کەسێک شوێنەواری نەمێنێتەوە کەواتە چەند ڕۆژێک پێش لە دیارنەمانی زانیاریەکانیش لەگەڵ خۆی ون دەبن. بەڵام لەوانەیە لە کۆتا شوێن کە تیدا بینرابێت بتوانین هەندێک زانیاری وەربگرین کە چی لێ بەسەر هاتووە. شەوانە کە لە کەسابەتە هاتەوە لێرە خەوت و بەیانیان لە زستان شا لەو ژوورەیە خەوت. دەها باپیرێ هاتتی ئەم کوڕم بووە بە خێوکە دایکی ئەمە خوای کردبوو. وڵاوتم ئەی من کوڕ خۆم هەیە ئەی چی بکەم چی لە کوڕەکەی خۆم کەم بە باپیرەیوتم. بۆلی حوت و هەشت و نۆ دەش بەیەکەوە بووین. بەڵێ لە خوێندنی کوردی لە قوتابخانەی لۆرستان. بابیتان بێتەوە خوێنی دڵ پەسێنی ڕاگەڕین یا بە دلوفەرگی کوردی لە سێدارە ئەدراین یا بە زمانی کوردی لە خوێندن بێ بەش ئەکراین. باشتر وایە ئەو خەڵکەی کە خەڵکی لێ ئەفرێنرێ ئەندام خێزانێک بێن سکاڵە تۆمار بکەن لە بنکەکانی پۆلیس. ڕۆژگارێک بوو ڕۆژگار لەدایک بوو بە تێپەڕبوونی ڕۆژگاریش ئەم ڕۆژگارە گەورە بوو. ئێمە لە کەرکووک و لە بەرنامەی بێسۆراغەوە چیرۆکی ڕۆژگارەکەی کەرکووکتان بۆ دەگێڕینەوە. وایان دانابوو دوای خواردنی گۆشتی برژاو لە ماڵی دراوسێکەیان لەگەڵ هاوڕێکەی لە یەکێک لە دوکانەکانی گەڕەکەکەیان ساردی بکڕن و بیخۆنەوە. بەڵام لە کاتی گەڕانەوەیان لە دوکانەکە لە کاتژمێر 1:15 خولەکی شەو ڕۆژگار ڕفێنرا و تا ئێستاش بێسۆراخە. ڕۆژگار یاسین محەممەد ناسراو بە هاوڕێ لە دایکبووی 14/1995 لە شاری کەرکووک. وەک خێزانەکەی باسی لێوە دەکەن ڕۆژگار کوڕێکی کورتپەروەر و کاسب بووە. لە ماوەی تەمەنیشیدا کێشەی لەگەڵ کەس نەبووە. ڕۆژگار تەمەنی 5 ساڵ بوو دایکی بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. ئیتر منداڵە بچووکەکەی ماڵ لە کەرکووک بێنازی دایک مایەوە و باوکیشی لە شاری دهۆک هاوسەرگیری کردو. ڕۆژگار و خوشک و براکانی لە کەرکووکەوە چوون بۆ ماڵی باوکی تا ساڵی 2003. لای خۆمان بوو دوای 95 دایکم نوقسان بوو شەلەل بوو نەخۆش بۆی بەخێو ناکرا بردیانەوە باوکمان بردیانەوە لای خۆیان لێ بوو لە زاخۆژیە لە ژنێتری هێناوە. چەند مناڵ بوون لەم دایکەتە؟ لەم دایکەی خۆمان 8 مناڵ بوون 6 برا و 2 خوشک. ئەم کوڕە برای بچووکتان بوو؟ بەڵێ ئەمە برا بچووکمان. کەی دایکە خۆ ئافریقا تووشی نەخۆشی بوو؟ ساڵ 91ەوە نەخۆش بوو شەلەل بۆ لە ڕاکردنەکەی ئێران. خەری کەسابەت بوو. کەسابەتی چی؟ دوکانی پاسکی دوڕۆنگۆڕی شتوای هەبوو. لە تەمەنی چەند ساڵی بۆ خەریک بوو؟ لە 2005 یعنی تەمەنی 2 ساڵ بوو. بەڵێ. باش. لە ئیشەکەیان چۆن بوو لەگەڵ کیا بوو چۆن ئیشەکەیە؟ وەڵی هەیبوو چۆن لەگەڵ خەڵکە تەعاملێ زۆری هەبوو. لەگەڵ خەڵکە تەعاملێ زۆری هەبوو. لەگەڵ نەمانی حکوومەتی بەعەس ڕۆژگار و برا و خوشکەکانی و ماڵی باوکی و باوەژنەکەشی گەڕانەوە بۆ کەرکووک. بچکە بۆ باپیرێ هاتتی
ئەم کوڕم بووە بە خێوکە دایکی ئەمە خوای کردبوو وڵاوتە من ئەی من کوڕ خۆم هەیە ئەی چی بکەم چی لە کوڕەکەی خۆم کەم بە باپیرەی وتم وڵا دوایی میم چی بە خێوی کرد بە خێوی کرد تا خەپانە بوو بێ دایک بوو ئەتە چۆ لای باوکی لەوێ هەندێک خوێندی هەندێک دوکانیان دانا دوکان پەنسەرچی و ڕۆن و گۆڕین و ئیتر ئەوانەیە کرد و دەچوو بۆ خوێندن لە خوێندنەوە ئیتر دەهاتەوە لەگە ئەم کوڕی منە دەهاتن هەندێک نانیانە خوارد وازیانە کرد هەرە پەڕی دەڕۆیشتەوە بۆ ماخۆیان لە مناڵیەوە هەر زۆر بەیەکەوە بووین تەنانەت بۆ یاری و بۆ دەرچوون بۆ سەفرا هەر شوێنێ بووە بۆ سەیرانگایەک بچوونە بەیەکەوە دەرەچوین ڕۆژگار لە کاسبی شار بەیەکەوە بووین تەنانەت ئیشمان بەیەکەوە کردووە ئیشی کرێکاری لەگەڵیا چەند ساڵ خوێندنم بەجێ هێشتووە لەگەڵیا لە لۆڕستان لە سەربازگەی خالیت باڵێ لە کەرکووک لە پۆلی 7 و 8 و 9 دەش بەیەکەوە بووین باڵێ لە خوێندنی کوردی لە قوتابخانەی لۆڕستان ڕۆژگار بەهۆی خراپی بژێوی ژیانیان دەستی بەکارکردن کردو لە تەنیشت ماڵی خۆیان دوکانێکی چاکردنەوەی پاسکیلی دانا و لەگەڵ براکانی دەستی کرد بە ئیشکردن. لە پاڵ ئیشکردنی ڕۆژانە لە دوکانەکەی ڕۆژگار بەردەوام بوو لە خوێندن. بەڵام وەک دەزانن لە کەرکووک دوو جۆر خوێندن هەیە، خوێندنی کوردی و خوێندنی عەرەبی. ڕۆژگاریش بەهۆی ئەو هەستە نەتەوایەتیەی کە لە منداڵیەوە لە ناخیدا بوو لە بەشی خوێندنی کوردی دەستی بە خوێندن کرد. وەڵاهی کوڕێکی زۆر بەئەدەب بوو، کوڕێکی ڕێک و پێک بوو، زۆر هەوەسی لەگەڵ زۆر هاوڕێی دیکەیان نەبوو تا بجولێت و بسوڕێتەوە. تەنانەت دەست لەگەڵ منە جوولایە و لەگەڵ یەک دوو هاوڕێ دیکەمان هەبوو ئەوانی ژناویان ئومێد و ئاوات بوو. لەگەڵ ئەوانە هاوڕێتی باش بووەویش. وەڵاهی بۆ زیرەکی زیرەک بوو، مام ناوەندیش بوو. ڕۆژێ نەمبیست کە شەڕی هەبێ لەگەڵ کەسێکە. قەشتی وام نەبیست بوو لە تەنانەت سەپارێز بوو. نهێنی زۆر لە لابە گرنگ بوو. کوڕێک بوو نهێنی پارێز بوو. هیچی باز ناکرێت تەنانەت هاوڕێ نزیکیشی بن بوو باسی هیچی ناکرد لەلام زۆر شتە بوو باسی ناکرد. خەریکی دراسە و مەدرسەوە ئەو شتانە خۆی وەستا شاگردشی هەبوو. وەڵاهی ئیتر لە چۆن فێر بوو نازانم لە پێش دوکان خەریکی باسکی بوو باسکێکی چاکرد وەستایە بە ناوبانگ و لە حیواسیەم و خەڵکم و خۆشی وایست تا پێش 16 ئۆکتۆبەر. ڕۆژگار لە قوتابخانە کەسێکی خۆشەویست بوو لە نێو هاوڕێکانی. وەستایەکی بەناوبانگیش بوو بۆ چاکردنەوەی پاسکیل. لە پاڵ ئەمانەشدا ئەم کوڕە 2 ساڵ پێش ئێستا دەستی بە نووسینی شیعر کرد. هەرێ باوکم خوا دایکی پێی ئەڵێ ڕۆڵە زیندە بە چاڵ کرا. ئەمڕۆ سەنگەرەکانمان بە سۆزی باوکان پارێزراوە ناو خاکی کوردستان. مێژووی ئێمە کۆڵ نادا بۆ دوژمن با ببڕێ موچەی 1000 کەس وەک من. شاری کەرکووک جیای حەملین
ئامادەین ئێمە لە پێناوت بمرین. ئێمە حکوممان هەیە بە دەستور بژین، نەک یاسای چەند کەس بۆمان بڵێت دافەهیم. جا ڕێگە فراوان کەن بۆ ڕۆڵی شەهید، بە پێشمەرگە بڵێن ڕیجال حەدید. ئەمڕۆ ئێمە هەین سبەی بۆ ئێوە، شانازی بکەن و بیبن بەڕێوە. ئەمە دەستکەوتی باو با پیرانە، خاک بۆ میلەتی کورد زۆر زۆر گرانە، ڕێباز و دەستکەوتی پیاوی قارەمانە. پێویستە ئەی گەنجان متمانەتان هەبێ، زاڵم و ستەمکارمان لەبیر دەرنەچێ. بە جۆرێک وەک هاوڕێ و خێزانەکەی باسی لێوە دەکەن، شیعرەکانی ڕۆژگار نەتەوایەتی بووە و بەسەر کورد و شاری کەرکووکدا هەموو ژیارەکانی وتووە. تەنانەت لە نێو قوتابخانە و چالاکی و بۆنەکاندا لە کەرکووک شیعرەکانی بە دەنگی خۆی خوێندۆتەوە. منداڵی دوژمن پیاومان سەر ئەبڕێ، لە بەرامبەر ئەو دابە شارێ بەڕووخێ. خۆمان بکەینە یەکهەو، خۆمان فیداکەین بۆ یەک خاک و گەل، بەدەستی خۆمان یاسا تۆمارکەین، بە ئاوای کوردستان دوژمن بێزارکەین. ڕۆژگار زۆر شانازی بە پێشمەرگەوە دەکرد. تەنانەت لە نەورۆز و ڕۆژی جلی کوردی جلوبەرگی سەربازی پێشمەرگەی لەبەر دەکرد و دروشمی کوردایەتی دەوتەوە. تەنانەت ئەم کوڕە لە سەروبەندی بانگەشەی ریفراندۆم یەکێک بوو لە گەنجە چالاکەکانی کەرکووک کە هانی خەڵکی دەدا بۆ بەڵێکردن بۆ ریفراندۆم. بەڵێ بە تاکید ڕۆژگار کابرایەکی گەنجێکی نەتەوە پەرست بوو. بۆ نمونە پێشی ڕفراندۆم تەلەفۆنی بۆ من کرد، وتی ئامۆزا پێویستم بە سیارەکەتە لە هەولێر، من خۆم ماڵم لە هەولێر بوو. تەلەفۆنی بۆ کردم، وتی سیارەکەم پێویستە دووسێ شەوێ، وتم بە چاوان وەرە بیبە. ئەوە بوو سیاری منی بردووە زام چوار شەوی پێمە لەگەڵ کۆمەڵێ برادرا بوو. وتم بۆ چۆ؟ وتی ئەچین بۆ حملەی انتخابی بۆ ڕفراندۆمەکە لە کەرکووکە لە هەولێر تقریبان 4 شەو مایەوە. وتی بەسەرەی بووگەێنەوە کەرکووک بەرنامەی ڕەنجم هەیە لە بان قەڵا، ئەبێ بەشداری بکەم. پێشمان وتراوە ئەبێ بەشداریش بکەین. حیزبی بوو ئەمریکاڵی پێمان وتراوە لە حیزب بۆ ئاڕاستەکرا بوو یا چی؟ وەڵاهی ئەوەیان نەمزانین زۆر دەرکە پێ نەکرد بوو کە کەسێکی حیزبی بێت؟ هیچ بۆ لانی حزبی نەوەڵە. ئەم ئاخرێشکە با بڵێن ڕۆژی لاوان بۆ ئەبزانم، عینەن ڕکلامی باشی کرد بۆ لاوان، ئەوانش عینەن لێدوانی داوابزانم لە کەناڵەکان لە ئێنارسی دایوابزانم لە زۆر کەناڵی کاگادار بوو لێدوانیدا بۆ پۆستەری داکوتە عینەن بۆ ڕۆژی لاوان لەسەر ڕێبەغا لە ناو مەتقە عەرەبیەکان لە ناو مەتقە. پۆستەری چۆن؟ پیرۆزبایی لە لاوان و شتان ناکرد و کەم بە کوردی؟ بەڵێ. ڕۆژگار لەگەڵ ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 کەرکووکیان بەجێهێشت. ئەوە بوو لە ڕێگەی چەند هاوڕێیەکێوە پێی وترا کە نابێت بگەڕێتەوە بۆ کەرکووک چونکە بەگەڕانەوەی مەترسی لەسەر ژیانی دروست دەبێ. وەڵاهی لەم کۆتاییە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تۆزێ ترسی لێ نیشت بوو. بە حکمی ئەوەی کەوا زیاد
هەوڵی ئەوەیە داکەوا دەرەکەوت شعر وشتی بەسەر کوردستان ئەوت ئیتر زیاتر شعرەکانی بۆ کوردستان بوو ئیتر بەسەر کەرکووک و کوردستانە شعری ئەوت باشە لە ڕیفراندۆمە هینی چۆن بووە لە ڕیفراندۆمە هەوڵێکی تەواوێدا چۆن یعنی ڕیکلامێک کرد ئیتر بانگەشەیەکی کرد بۆ ڕیکلام کەوا ئەو هەستی نەتەوایەتی بۆ جولا بوو هەوەسی لەوە بوو کەوا کورد دەوڵەتێک پێک بێنێت بەڵام وا دیار بوو سەری نەگرت باوەڕ ناکەم هیچ کێشێکی هەبێ ئەم کوڕە ناوەڵە ئەو جیرانەمە نەزانێت دا شەوانە ئاهات لە پێشقاوی دانیشتین هیچ کێشێکی ناوەڵی هیچ بێدەنگ باوەڕت هەبێ هیچ نەبوو هیچ بەلای هیچ کەسێکانە کابرا بێ نەفس و بێلایەن و شتێک ئەوە نەبوو لەگەڵ ئەموو کەسێکە گونجاو شعرەکان باسی کەرکووکێ کرد و باسی کوردێ کرد و کوردستان و ئەم شتانە بوو کێشەی نەبوو لەگەڵ تورکمان عەرەب نانا تورکمانی و عەرەبی لە کوردیەکەی خۆمان باشتر ێزانی هەمووی خۆشیانەوەست هەموو حیواسی خۆشیانەوەست هەمووی تەلەفۆنیان بۆ کرد مەعادل ئەم تەلەفۆنە هەم بە بنجۆی بوو تۆ حەسەن سیساوی سەردەمی ئەو کاتێکە کورد باڵا دەست بۆ هێرا عەزیەتی کەسی نا شتانەی نەبوو لەگەڵ خەڵکێکە سوورایەوە معادل لە ڕێبەغا و مەطعەم و نازانم خەڵکەخانی بە شەخسیات و ئەمانە خەڵ لەگەڵ گەنجی هینا ناڕشت ببڕە بۆ کافتریا بۆ نێرگەلی کێشانیان بۆ کوحول خواردنە بۆ شتێکەوە هیچ دوژمنی جگەرە بوو دوژمنی کوحول هیچ شتێکی بەلای ئەو شتانەیە هەر ناڕی ئەوە بوو لە 26 ئۆکتۆبەر لەگەڵ ئامۆزاکەی بەرەو تورکیا وڵاتیان بەجێهێشت. ئێمە سەرەتا ڕۆژگار هات بۆ لای من بۆ هەولێر لێرە ڕۆشن کە خۆماتم بەدای ڕۆژگارە نێزگەی لە دوای 16 ئۆکتۆبەر ڕۆژگار لەگەم نابوو لە ماڵی منەشیە دوای بە حکمەوەی کە خەریفی زەوجتیوا بووین بێکەوە ئەوتی منیش دێم لەگەڵتانە من لەگەڵ خێزان ماوتمە ڕۆین فیزەمان بڕی بۆ 26 مانگ ڕۆژگار 24 مانگ فیزەکەی لێدا یعنی دوو ڕۆژی مابوو دوای وای لات ئەو تیارەی پێشمەش دەرسوو ڕۆژ بۆ تورکیا ئەو بەرە ئەستەمبۆڵ ڕۆی من بۆ ئەنقەرا ڕۆیشتم دوای لە ئەنقەرا دوای 3 ڕۆژ تەلەفۆنم بۆ ڕۆژگار کردەوە ڕۆشم بۆ لای ڕۆژگار بەیانی سەعات 6 بوو گەشتم لای ڕۆژگار بۆ ئەستەمبۆڵ ئەو بوو لە شقەیەکا بوون لەگەڵ ڕۆژگارە ڕۆشم دوای نەزەمێکە ئاگەڕاین من بۆ ئەوی کە بە حکمی کە بگەم بە ئەمریکا دوای من دوو ڕۆژ لەگەڵ ڕۆژگارە دوای ڕۆژگار بەزێ هێشت من گەڕام ڕۆشتم بۆ شاری سامسۆن ئێمە لە مەعسکەر خالید بووین داگیر کرا دەرمانیان کرد بەڵێ بەس ئێمە نەبووین هەشتا ماڵ 90 ماڵە بووین هەشتی شعبی دەرمانی کرد خانەکانیان دەوتیان ئەمانە هین ئێمێ ئارزانی ئێمێ دەرسمدەرەوە دەرسمدەرەوە بەشێ لە ماڵەکەشیان بردە زیاتر خانووەکانشمان داگیر کراوە بەڵێ باش دوای 16 ئۆکتۆبەرم برات ڕای کرد چوو بۆ کوێ چوو بۆ هەولێر بۆ ماڵ مامم لە ماڵ مامم 5 ڕۆژێ مایەوە دوای لەگەڵ ئامۆزاکەمان ڕۆی بۆ تورکیا 5 مانگ 6 مانگ لە تورکیاشمانەوە بۆ خۆشی خۆی بۆ لەگەڵ ئەمەیە براکانم مەسرفیانە کرد و پاریان بۆی ناردوو دوای براکان وایان لێ هادووتیان کاکە ئێمە پارە بنێرینەوە بۆ ماڵەوە یان بۆ تۆ بنێرین تو بۆ ناگەڕێیتەوە بۆ خۆت ئیش و کارێ شتێ بکە یان لە ئیش دەستکە ئیش و کارێ ئێمە مەسرفت بۆ نەکەین بەچکو مەسرف ماڵەوە بکەین یاخود بۆ خۆت ینی دەستکە ئیش و کارێک حەل لە خۆت دۆزەوە.
ئەم کوڕە تەنها 3 مانگ توانی لە وڵاتی تورکیا بمێنێتەوە، بۆیە بڕیاری گەڕانەوەی دا و لە هەولێر لەگەڵ یەکێک لە ڕێکخراوەکان دەستی بەکاری وەرگێڕان کردبوو، چونکە ڕۆژگار زمانەکانی کوردی سۆرانی و کوردی کرمانجی و تورکی و عەرەبی و ئینگلیزی بەباشی زانیوە. دای پەیوەندی پێمەوە کردوتی من وا لە منەظەمێک دامەزراوم لە هەولێر، نەظەمەی خێرخوازی IOM. نەظەمەکە با بڵێن چۆن بڵێ هاوکاری ئەو خەڵکانیە کرد کە خەڵکانێکە بوو چۆن بڵێ یان کەم دەرامەت بوون یان کەمەندان بوون. نەظەمەکە لە هەولێری نوێ بوو. ئەو لەوێ با بڵێن چۆن بڵێ وەکو لانی بەشی نەفسی بوو لەگەڵ کۆمەڵی ئەزنەویە خولی بۆ مناڵەکان کردبووە. ئەو چۆن بڵێ خۆی ڕاهێنەر بوو یا تەرجمەیە کرد؟ تەرجمەیە کرد و تەرجمەی ئینگلیزی و عەرەبی ئەمانەشیە کرد و لە هەمە بەڵێ عەرەبیەکە و تورکمانیەکەشی و بادینەکەشی فول بوو، 5-6 زمانی ئەزانی. من یەک خۆم چوم کە خۆشم گەڕامەوە بۆ هەولێر یەکسەر ڕۆشتم بۆ سەردانی یەکەمین ڕۆژ. تۆ کەی گەڕایتەوە لە تورکیا؟ من پێش ڕەمەزان گەڕامەوە. ئیشە بەسەری نەگرت؟ ئیشم سەرێگرت، بەڵام نەظەمەی IOM تەلەفۆنی بۆم کرد لە باغاوەتی تۆ پێویستە بگەڕێتەوە بۆ عێراق، لێرە ناتوانیت سەفەرکەی بۆ ئەمریکا، پێویستە لە عێراقەوە بڕۆیت. باشە. دوایەوە کە لەو نەظەمەی ئیشە کرد چەندی ئیشی کرد، چۆن ئیشی کرد؟ 4 مانگی ئیشی کرد، مانگی بە $400. باش. لە هەولێر؟ بەڵێ لە بەینی ساعتە 8 تا 6 ئێوارە. لەکوێ مایە شەو؟ شەوان زۆربەی هات بۆ لای من، زۆربەی کاتەکە. یاخۆ تۆ کاتە لەوێ نەبووی؟ پێشەوە لای برادێریکە بوو. وڵی نازانم، دایم جلفان بەتاڵ بوو، دایم هیچی پێ نەبوو، دایم ڕوت و قوت بوو، دایم دەبێ ناز بوو. ناوەڵا نازی نەبوو ئەو کوڕە. پاسکی لێ بەدەستەوە بۆم سەرەوە سەرێ کرد بۆ مەکتەبە ڕۆی داهاتەوە، تر نازی دایکی نەدی. برێ نازی دایکی دیتە. زۆریش لای باوکی نەبوو؟ بارەوڵا لای باوکی بوو. بارەوڵا لای باوکشی بوو چۆن. باوەژنەکەی چۆن بوو؟ بەو خوای باوەژنی ئێمە دوور بووین لە یەکەوە، ئەوان لە حەیواستی ئێمە لێرە بووینە نازانم. ئیتر ئەم کوڕە لە دوای کۆتایی هێنانی بەکارەکەی لە هەولێر دەگەڕێتەوە بۆ کەرکووک، بەڵام ناچێتەوە بۆ ماڵی باوکی، چونکە ماڵی باوکی لە گەڕەکی حەیواسەتی کەرکووکە کە زۆرترین عەرەب و تورکمانەکانی تێدا نیشتەجێ بوون. هەر لەو گەڕەکەش لە دوای 16 ئۆکتۆبەر نزیکەی 80 ماڵی کورد ئاوارە بوون بەهۆی کوردبوونیانەوە، بۆیە ڕۆژگار دێتە نهۆمی سەرەوەی خانووی برایەکی و بە تەنها ژیان دەگوزەرێنێ، بەڵام ڕۆژانەش بە ئۆتۆمبیلەکەی باوکی ئیشی تەکسی دەکات. شەوانە کە لە کەسابەتە هاتەوە لێرە ئەخەوت و بەیانیان لە زستان شا لەو ژوورەیە ئەخەوت. هەر وا بوو ژوورەکە؟ نانە ژوورەکە چۆڵ بوو بەزە قەڵەوێری بەزە قەڵەوێرە و سازێکی هەبوو بۆ خۆی دانشەوان سازی لێدا و لەگە مناڵەکانەوە سازی هەبوو بەڵێ سازەوە. بەڵەوە خۆی هێناوی بۆ لە ماڵ باوکمە هێنا لێرە لەگە منە. ئەم ژوورە چی بوو؟ ئەم بە خۆی لە زستانە هادەێرە هەر عینە بە تەنیا خۆی هات لەگە مناڵەکانە دانش گاڵتە و پێکەنی هێنە کرد. ئەمە هەموو عشیاکەیەتی؟ نا ئەشیای چی ئەشیا من جێگەوانم داوە پێی باشە هەر ئەمانەی هەبوو لە بەڵێ 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 ئەمە کتێبەکانێتی؟ ناو کتێبێ مناڵەکانی ترە کتێبەکانی بردوێتەوە بۆ حەیواستی. باش ئەو ژوورەی تر؟ لەو ژوورەی تر هیچ نەبوو کەس ناچوو بۆ ئەم ژوورە. ئەمەی ماڵی خۆمان من لە زستانە لێرە بووم تر ئەشیاکانەوەی زیادە بوو لێرە بەجێمێشت ئەوەی کەم لە خوارەوەدانە. ئەو لەکوێ نانی حازرەکەی لە خوارەوە نانی خوارد لەگە خۆمە لای خۆمە نانی خوارد لای خۆمان نانی خوارد. بە زستان هەم لێرە بوو؟ ئەم زستانە لێرە و لەو ژوورە بوو بۆ نان خواردنە هاتە خوارەوە بۆ نیش بۆ خەوتنیشە هاتە سەرەوە سازێژن و شتانە تاوڵەیە کرد لەگە مناڵەکانی خۆمە هیچ شتێ. گۆرانی شێوت؟ باخۆی سازێژن ناوەڵە گۆرانی ناوە بەس سازێژن.
خەریک ساز و تاڵ و گاڵتەوە ئەو شتانەوە لەگەڵ مناڵەکانە. دەبێ ئەستۆمان بکەینە یەک هەوڵ خۆمان فیداکەین بۆ یەک خاک و گەل بەدەستی خۆمان یاسا تۆمارکەین بە ئاڵای کوردستان دوژمن بێزارکەین. ئەڵەی مێژووی کۆن ئەمڕۆ ڕاست بکەین بە خوێنی شەهید سنوورمان دیاری بکەین. کەس وەفای بۆ میلەتمان نییە بیر و باوەڕیان بە شەهیدمان نییە باش بیرکەنەوە هەتاکو زووە زۆر لایەن ڕەخنەیان لەسەر سەربەخۆیی گرتووە. ڕۆژگار هەفتەیەک پێش دیارنەمانی زۆر جار ترس لە دڵیدا بووە و کەس و کارەکەشی هەستیان پێکردووە. بەڵام هیچ شتێکی لای کەس نەدرکاندووە. سەر لە ئێوارەی ڕۆژی یەکشەممە 23 ئەیلولی 2010 ڕۆژگار دەچێتەوە بۆ ماڵی باوکی. شەو چوو بۆ ماڵی هاوڕێیەکی کە لە هەمان کاتدا دراوسەیان بوو. دوای گۆشت برژاندن و خواردنی لەگەڵ هاوڕێ تەمەن 20 ساڵانەکەی چوون بۆ یەکێک لە دوکانەکانی کۆڵانەکەیان بۆ ساردی کڕین و ئیتر ڕۆژگار نەگەڕایەوە بۆ ماڵ. کاتژمێر 1:15 خولەکی شەو بوو. دوایەوەی ڕۆژگار و هاوڕێکی لەو دوکانە شتیان کڕیەوە بۆم ڕێگەیە داویستوانە بچنەوە بۆ ماڵ. 4 چەکدار بە ئۆتۆمبیلێکی قەمەرە هاتوون لێرە وەستاون و لەم شوێنەدا داوای هەویان لە ڕۆژگار و هاوڕێکەی کردووە. ڕۆژگاریش پێی وتون کە ماڵمان نزیکە و ئەوە ماڵمانە و هەوێمان پێ نییە. دواتر بە زەبری چەک و لێدان ڕۆژگاریان سواری ئۆتۆمبیلەکەی کردووە و هاوڕێکەشیان ئازاد کردو. چوو بۆ لێ ماڵی جیرانەکە نازانم بانیان کرد بوو یان خۆی ڕۆشت بوو چوو لێ گۆشت و شتیوان لە 6دا بوو شەو. دوای ئەوەی کە گۆشت و شتیان خواردبوو لەگە گەنجێک لەو ماڵەیە دەرچوو بۆ دەرەوە چوون بۆ دوکان مێرەندایان کڕی بوو 2 قوتی مێرەندای کڕی بوو. لە گەڕانەوەیە سیارێکی سپی هاتبوو جانتاریک بە دەمانچەوە داوای هەوێ لێیان کردبوو هەوێمان پێ نییە و ماڵمانە نزیکە. ئەوەی گەنجەکە دیکەیان بەڕڵا کردبوو ئەمیان بە دەمانچە سەرخست بۆ سەرەوە. وێتر ئەو مناڵە بە پەشۆکانە ڕای کردبووە ماڵ باوکم تا باوکم سویت سیارەکەش لای خۆی مابووە. سویتی سیارەکەی لای خۆ مابوو سیارەکە لە پێشقای بوو بە سیارەی جیرانە تا کەوتبوو بۆ شۆ چوو بە دایرەی ئستەخبارات و دایرەی شوڕتە و مەرکەز و بەشی خەتف و مکافعیر هاوە شتانە دەستی هیچی دەست نەکەوتبوو تا ئێستاش ئەمە هاتوو چۆکەین یانی نەمان بڕیەوە. ئەو کوڕی کە لەگەڵیا بوو ئەو کوڕی کە لەگەڵیا جیرانی خۆمانە کووردە بەڵێ هەرو دەقەیە ئەویان بەڕڵا کردبوو ئەمیان سەرخست. زۆر هەوڵماندا باوکو و هاوڕێکەی بدوێنین لەسەر دیارنەمانی ئەم کوڕە و ئەو مەترسیانەی کە لەسەری بوون. بەڵام ئەوان لە ترسی گیانی خۆیان ئامادە نەبوون لە بەردەم کامێرا هیچ قسەیەکمان بۆ بکەن. تەنانەت هەوڵیشماندا لە ڕێگەی وێنەی کامێرا چاودێریەکانی ئەو گەڕەکەوە سەرەداوێکمان دەستکەوێ. بەڵام هیچ کام لە خاوەندوکان و ماڵەکان کە کامێرای چاودێریان دانابوو ئامادە نەبوون وێنەکانمان پیشان بدەن چونکە ئەوانیش لە خۆیان دەترسان. نەزانێ یان چۆن لەیسە بڕۆستی باوشیکە بڕۆ باوشیەوە نەجەریئات بۆ منە شەوەکەی کە شەوی حەد باوکی نەیوێرا قسەمان بۆ بکات لە ترسی چی؟ طبعا
ترسی کاوی لێ شەوەکەی کاڵم گر ئەلێ ڕۆژگارم هەڵگر هەفتەی ئۆکتۆبەر باش لە ترسی ینی باوکی لە ترسی چی ناوێرێت لە بەردەم کامێرە دەرکەوێت چۆن ئەویش صاحب ماڵم مناڵەویش کۆمەڵی ئافرەت بەسەرێتی لەو منطقەیە ئەویش ترسی ئەوی لێنیشتووە مەسەڵ سبەی بێن لە منطقە قسەی بۆی نارتی بکات ڕەنگە لە دەمی دەرچێتی دوای ڕەنگە زۆر لەسەری بکەوێت باوکی چونکە لە بەرەی ئەوە نییە لە گەڕەکێکی کورد نشین بێت خۆ خۆت کاگوری یاشیانەکەت بینی کەم بۆ نرخێنی لێدێ یعنی هەر بەقەستی ئەوەی کورد و عارەبە نەتۆکانی دیکەی بێ ڕێی مۆڕەب لێکەن بە حکومەوەی کە تۆ کوردی لێ پێش ڕیفراندوم پێشەوەی کە دەسەڵاتی کوردی لەم شارە نەمێنێ ئێوە وەکو کورد لەنوکو عایلەکەیەوە مۆڕەتان لە تورکمان و عەرەب نەیەکرەوەی کە خۆت هێڵی نانا ئێمە هەمیشە ئێمە ئێستاش برادرمان هەیە ئایلێن ماڵە عارەب ماڵە تورکمان ئێستاش لە 98 تاوەکو ئێستەکانە هاتچۆمان هەیە ئایلی بێکۆ بگرە ئەوەندەی ئێمە لەو منطقەی یارمەتی عارەبمان داوە ئەو کاتێک کە داعش هێرشی کردە سەر جنوب باڵین پارێزگاکە ئیندیکا خەڵک خانی کرد بە 800,000 دینار من خانیم داوە پیان بە کرێ بە 100,000 دینار. ئیتر لە دوای ڕفاندنەکەی کە سوکارەکەی دەستیان بەگەڕان کرد لای هێزە ئەمنیەکانی شارەکە بەڵام هێزە ئەمنیەکان چیان بۆ دۆزینەوەی ئەم کوڕە کردووە. دائیم هەر هاوڵاتیەک ئەگەر لەو بابەتانێ هەیە بێن سکاڵەت و ماڵکن لە بلکەکانی پۆلیس و ئێمەش لەگەڵ دەستگای ژەتیرۆری عێراقا بەدواداچوون بۆ ئەو کێساکرێ و ئەگەر یان هەندی خەڵکی بەناویەوەی کە دەستگا ئەمنیەکان خەڵکە فێننەوەمانە ئەگەر لە دلای دەستگا ئەمنیەکان بێ بەبێ بڕیار هیچ کەسێک ناگیرێ و ئەگەر خەڵکێکی بزانرێ هەر لایەنێک گروپێک ئەو خەڵکانە ڕفاندووە هەڵبەتە بەدواداچوون ئەکرێ و بەدواداچوونی چ ڕشێکرێ بۆ دۆزینەوەی ئەنجامدەرانی ئەو خەڵکی کە ئەرفێنرێ. باوکم بەسیاری جیرانەکەمان چۆ دایرەکان مرکز و استخبارات و مرکزی عروب و مرکزی حیواستی و مکافحی ئیرهاب و هانای بۆوانە بردووتی ئەچوو هەر شوێنێوی لێری نییە تر نازانین چۆن بۆچی بێسەر و شوێنم نازانم. وڵی ئێستا دایرە نەماوەندێکن زۆر دایرەمان کردووە مکافحی ئیرهابمان کردووە بەشی خەتفمان کردووە مەحکەمەمان کردووە مەراکزەکانمان کردووە ینی شوێن ئەمنی وەتەنیمان کردووە زۆر شوێن گەڕاوین هیچ شتێکمان دەست نەکردووە ئەڵێن بڕۆن چاوەڕێکەن لەسی ساخی جنسیەکەی لێمان وەرەگرن و ڕسمەکەیمان لێسن و کۆمەڵە پرسیارمان لێکەن و دوایش چاوەڕێکە وڵام ڕقم تەلەفۆنەکەتاندان تەلەفۆنتان بۆ بکەین شتێک و هەواڵێکمان برسی هەموو شتەکانمان بۆ ئەم باس کردو چۆن بۆ تۆی باسکەین ڕقمی ژمارە پێوە نەبوو بێژمارە بوو داوامان لە زابتی بەشی خەتفش کرد بۆ کامیرە ئەمە لە ڕێی کامیرە و کامیرە هیچ ناکەین ئەچین لە ڕێی ژمارەکەی خۆی بەشک و بیدۆزین بەڵێ ئێمە 26 کامێرەمان بۆ نووسی بوو هی ئەو گەڕەکە وتی ئێمە بە کامیرە نادانێ جان ناوەڵە نەیاندا پێمان ئەبێ بە ئەمری قازی ئەمرشی داوە ئەوان سەحی ناکەنەوە ئەو ڕایدە ڕاید نیازەکەی لە بەشی خەتم لەلا هی خەڵکی ماڵان نایڵن کاکە کەس کامیرەی خۆی ناتە بەردەست خەڵکی مەدەنیەوە ئەمری قازی و ئەمری حکومەتە پێ نەبێ خاوەن مەطعەمە خاوەن ئەنتەرنێتی تایە خاوەن ماڵی تایە ئەو ماڵی کە کوڕەکان لەگەڵا بۆ ئەو کامیرەی هەبوو و کامیرەکەی سوڕاندووە تێشی داتێ خەزن لای من نییە هەرە و کابرای کە کامیرەکە لە پێش قابی خۆیان نزیک بیندراوە لە کامیرەکە خۆ بەس کامیرەکەی تێکداوە
زمانێکە ئاگادارن کە پێشمەرگەمان کۆڵ نەدەرە بەتی زێدارە بۆ ئێمە وەک شەهیدی سەر مینبەرە ساڵەهای ساڵانە نەدەڵێن کورد قەومی کورد بەهۆی دوڵمەوە دەناڵێنێ ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە بە ئاگری نەورۆز ناشی ناحەزان بسووتێنێ لە بیرمان نەچوە و لە بیرمان ناچێ. بەڵێ ئەمە زۆر سوپاسی هاوڵاتیانەکەین و ئێستش بابرێندانانی کامیرە لە زۆربەی زۆری گەڕەکەەکانی ناوشاری کەرکووک لە ماڵانە دانراوە ئەوە هۆکاریەکەن بۆ هاوکاریکردنی دەستگاکانی پۆلیس. یعنی ئێمە چەند جار بۆ نمونە ئەو حاڵەتانی کە لە ناوشاری کەرکووکە ڕوویاندا بوو چوبنە سەر ماڵان خاوەن ماڵەکە تەقەی کردبوو یەکێ لەوانە کوژرا بوو کە چوون کامیرەکانیان با بڵێن پشکنی ئەو گەڕانیانەوە دووە با بڵێن باکگراوند بۆ ئەو حادیسەیە تەماشا کرا چۆنێتی ئەنجامدانی با بڵێن ڕووداوەکە هەمووی بە تەفاسیل پێمانیانوت یعنی هەمووی نییە ئەبینی خۆت کە چۆنچۆنی ئەو ڕووداوە و دواتریش ئەمانە ئەبنە هۆکار بۆ ئەوی بتوانین بگەینە سەرەداوێک یان بگەینە ئەنجامدرانی سەرەکی ئەو تاوانانە. سەرباری دیارنەمانی ئەم کوڕە بەڵام تا ئێستا هیچ کەسێک پەیوەندی بە خێزانەکەیانەوە نەکردووە کە بڵێت کوڕەکەتان لای ئێمەیە و بە پارە ئازادی دەکەین. بۆیە خێزانەکەی دەیانەوێت لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە سۆلاخی کوڕەکەیان بکەن و حکوومەت و هێزانیەکان بە دەمیانەوە بچن. لە کەرکووک تەنها ڕۆژگار نییە بەم جۆرە بێسۆراخە بەڵکو بەدەیان گەنج و لاوی کورد هەن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەم جۆرە چارەنووسیان نادیارە و کەس و کارەکانیشیان چاوەڕێی دۆزینەوەیان دەکەن. ئەمە بوو چیرۆکی ڕۆژگارەکەی کەرکووک و بە تێپەڕبوونی ڕۆژگاریش بۆمان دەردەکەبێت ڕۆژگار هەر بە بێسۆراغی دەمێنێتەوە یان جارێکی تر لە کەرکووکەوە سەر و سەودای دەبینینەوە.